نێزیکی سێ ساڵانە هژمارەکە مەزن ji ئاوارەی شنگالە di nava kampanda jiyaneka pir zehmet diborînin. Aware jî gelek caran li ser torên komalatiyên Facebookê rexnê li hindek kenalan digirin û dibêjin ku ew kanalne êş û azar û pêtiviyên aware xwe dûr kirîne û karî li ser nakin. Rojnamavan Mazî Şingalî ser kanalekî va wasa berova jî ew ê çendê diyar diket. بۆ ڕۆژنامەوانە بۆ هەندە کەناڵە درستە ینی ناو هەر کەمپەکێدا بێ موافقە و بێ ڕەزامەندیان نە پارێزگە و نا ئیدارە کەمپێژی درستە بۆوان ئەو شغڵێوان ببێت ناوا کەمپێدا بگەن لێ بۆ هەندە کەنالێت دی نینەن هیچ دەرباسی ناو کەمپێ بن vê derê پرسیارێک چێت بکە بۆ یعنی ئەو هەر کەنالێکی بچێت شا گلەی و گازن دیدوان کەمپە وان ئاوارە نێوان کەمپادە بگەینە لەیان من وەکو ڕۆژنامەوانە کەس پێشنیارت کەم بۆ ئاوارەیان کە گلەیی و گازندە و خۆپێشاندانێت خۆ بنە دەری دارێت کەمپەکە ڕێکە ڕۆژنامەوانە نایەتەدان دەنگێوانێت درست و ڕاست دەرێخن و مەعاناتی دوانت ڕاست و درست بگەینن ژبەرکو ئەو گازنداش مەدکن کە ئەم گلەیە دوان ناگەهێنن بلا ئەوژی بزانە من کە ئەگەر نامن ئەگەر ئەون کە بۆ هەندە کەناڵە درستە بچنە ناو کەمپادە بۆ هەندێکی دیژی درست نینە. Jemavanê serban kanalên ku rexne jî alî awaravelê hête kirin dibêjin ku cihê daxeya dema me divêt êş û azarên awara bînîne berçav rêgirî li wan tête kirin. Gotakê Kanalê Ehlî Bêlayan rêgirî lê tête girtin gelek cara bu her romaleken biçîne yan meselen kempey bîtiyan her cihekên biçîne rêgirî lê tê girtin wek ku Kanalê hizbî yê ser ehzaba ve ban meftuhe rêgirî li wan nayê tê girtin. ڕاستی هەندە جارە ڕێگیرین مە تێداکردن یعنی ئەم وەکو ڕۆژنامەوان ئەم نە دژی چ لایەنی سیاسی داغەبن ئەم شاهد حاڵی ئاوارەنە ئەم وەکو پارێزەرێت ئاوارەنە ئاوارە گازندێت خۆ بگینە حکوومەتە ناوەندیان حکوومەتە هەرێمێ ئەvە گەلەکە بۆ ینی وەکو پێشگێریەکی بۆ ئاوارێتمە ئێت شنگارێ بنیێت سهل نینەوابن بلا Ciyamajekirinê ku li devera badînan hijmareka mezin jî aware hene û pêtevî bi harîkariyên maddî û meعنewî ragihandinê jî hene da ku hindekê ji êş û azarên wan bihêne kêm kirin.